هنرمند امید بالابان افریکل وین تیوی میوانه و از بجم سیدی تیب دو مای کاتی اگه تابو بینر ابو مداوا دیار کردن سیدی دو مای کاتون کچ قناق ده بەڵێ بە خۆشحاڵی و دوای 6 مانگ توانیمان ئەلبومێک بەرهەم بێنین بە ناوی وەڵامی عاشق ئەوڕۆ سەردانی وین تیڤیم کردبووی کە ئەو بەرهەمەیان ڕادەست بکەم و لە ماوەیەکی نێزیکدا وین تیڤی هەڵدەستی بە کلیپکردنی دوو تڕاک لەو ئەلبومە و ئینشاڵڵا بەرهەمێکی باشێ بی پێم وایە لە جێژنی ڕەمەزان ئەو بەرهەمە بڵاو بکەوە بە خۆشحاڵیەوەش و سوپاسی کەناڵی ئاسمانی وین تیڤی دەکەم کە سپۆنسەری بەرهەمەکردنی خستە ئەستۆی خۆش. امید چند ستران زارا به بادین نه چند زارا به سورانی بڵێ وەکو ڕوونکردنەوەک لەسەر بەرهەمەکەم دە تراک پێکاتوە تراکێکیان بە زاراوەی کورمانجی گوتومە لە تێکستی مامۆستا ئەدیب چەرکیە و پێم خۆش بوو زیاتر بە زاراوەی کورمانجی هەبە بەڵام بەداخەوە نەمتوانی با بڵێن کار لەسەرەوە بکەم هەر ئەوەندە توانایم هەبوو جارێ وەکو یەکەمین جارم تێست لەسەر زاراوەی کورمانجی دەکەم لە بەرهەمەکانم پێم خۆش بزانم تا چەند بیسەران و ئەو کەسانی کە گوێم لێ ڕادەگرن و یەکەم جار بە زاراوەی کورمانجی گوێم لێ ڕادەگرن زەحمەت نەبوو نا زەحمەت نییە بە حکومی من زۆر سەردانی دەوەک دەکەم و هاوڕێکانم ئێوەی بەڕێز و زۆر لەوانەیە کە لە نزیکەوە داناسم کورمانجی قسەی دەکەن بۆیە بۆ من زەحمەت نییە بەڵام بۆ گوتن هەر چۆنێک بینابێ خەلەلێکی بەسیتی شەبیتن لە کاتی گوتن جا پێم وایە باش بوو بە ئەوەی کە بە حکومی کە برادرانم لە نزیک بوو کە گوێبیست بوون لە کاتی تۆمارکردن بێکەم و کوڕی بۆ ئینشاڵڵا ئێوە ژێویسی دەبنەوە کاتی بڵاوبوونەوەی امید از بجم افتراکی هاتی هەل بژارتن کو بێتە کلیپ کردن وەنیە بەڵێ ئەو تراکە کە مێرگا خەمایە وەکو دەست پێک پێمان خۆش بوو وین تیڤی کلیپی بۆ بکات ئەم بەحسێ سیدی بکەین و تەواکێن وێ پەی بۆ ئاوازین کێنە بەڵێ تێکستەکانم پێکاتون لە تێکست نووسی خۆشەویست مامۆستا جەبار حەبیب کاک هەردی نووری هەندێکیان فۆلکلۆرن و لە تێکستی مامۆستا یەک لە تێکستەکان مامۆستا ئەدیب چەرکیە تر پێکاتون لەوانە کاری موسیقی ئەم ئەڕنجۆرە لە بەلتیرەوەتە درست کاری ئامادەکردن و دابشکردنی ئەوانە چەند تراکێکیانی خۆم ئامادەکردنی میوزیک لێن تقریبان 4 تراکیان و یەکەکیان بەڕێز کاکێمن حوسێن ئامادەی کردووە بەرهەمێکیان هونەرمەند محەممەد یاسین کە زۆر ماندوو بوو لەگەڵ من ومەزانی ئەو دڵی کۆ وەکو ئەسمان فراوانە بەڵام دەرکەوت ئاسمانی کۆ هەموو وەرزێک بێبارانە بەڵێ ئەو بەرهەمە لە وڵاتی تورکیا تۆمار کراوە لە ستۆدیۆ جان و لە ستۆدیۆ کەنعان بەشێکیان 4 ڕاچیان لەوێ 4 ڕاچیان لە ستۆدیۆ جان تۆمار کراوە بەرهەمیشیان لە کوردستان لە میلۆدی کراوە و سوپاسی مامۆستا بەدران دەکەم ئەویشکە وەکو دەنگ هەڵگر تۆماتری دەنگ لە ستۆدیۆ ڕۆژ کردمان و بەرهەمەکان هونەرمەندی تورک موراد سەکەریالی 3 مادەی ئامادە کردووەوە کوڕەکەشی سەمیم ئەویش مادەیەکی ئامادە کردبوو دابەشی کردبوو و چەند بەرهەمیشتر کە لەلایەن هونەرمەندی تورک عینی مۆتۆر عەلی ئەویش ئامادەی کردبووە محەممەد یاسینی بەرهەمێکی ئامادە کردبوو ڕاستی ئەو بەرهەمە بە هاوکاری برادران هەموو لایەک توانیمان شتێکی جوان بەرهەم بین امید ئەس وەکو هەڤڵێک نزیکیتە من گەلێک زانی تو وی بەرهەمی زێدە وەستیایی یعنی تە گەلە خەم وی بەرهەمی ببرن ئەگەر چ بوون یاشم بەندێک ئۆریشەژی بتال تورکیا پەیدا بوون سەرە بەرهەمی بڵێ تو ئەگەر بتەوێت کارێکی جوان بکەی حتمما پێوە ماندوو دەبی و بە نسبەت ئەمەش ئێمە کە لە ناو کاری هونەری داینە بەردەوام وەکو خۆم وەکو موزیکژەنێک تەجروبەی چەند ساڵم هەیە وەز یەکەم جارمە وەکو ئەلبوم بەرهەم وەکو سیدی دروست دەکەم
بۆیە کە لە ئاستی تمۆحی خۆم بی کێشە و گرفتم زۆر لە دروست دەبی لەبەرەوەی من هەر نامەوێ ناوسیدیەکەم بەدە تەراک پڕکەمەوە و کۆمەڵێک نەقسی تێدا بۆی دەمەوێت شتەکان بەبێ کەم و کوڕی بڵاوکە بۆ من دەبتا ئەرشیف دەمێنێتەوە بەرهەمە نامەوێ قسەی هیچ کەس لە هونەرمەندانم بێت سەرێ بە کەم و کوڕی هەبی لەنا ئەلبومە بەڵێ کێشە و گرفت زۆر بوو لە خلالی ئەو 6 مانگەی کە خەریکی و ئەلبومەم بووم کۆمەڵک کێشەماوە دروست بوو تۆ لە وڵاتێکی حسابکە بیانی هاوزمانی وانی کۆمەڵک کێشت بۆ دروست دەبیتن بە تایبەتی لە کاتی دەنگ داخلکردن بۆ چەند شکلێکی غەریب لە بەرامبەرتن ئەو احساسەت نییە وەکوی کە کەسێکی خۆی گۆرانی بۆ بڵێ بۆی بە پێویستم زین لێرە چەند گۆرانێک دەنگدا بنێم لە میکس کێشەمان هەبوو دووبارە 5 مادەمان میکس کردەوە وەبی جێوی مادەکان وەکو ئەو 5 مادەی تربیتر یعنی ئەو یەک کەسیان میکسی ماسرین جێ بە کۆی گشتی بەرهەمەکە ئێستا باشە بە قەنعاتی من بۆی بڵای بکەمەوە پەلەشمان نەبوو ڕێی گشتی برادرانم وەگەر ئەوانەی کە هونەرمەند و هونەر دۆستن کە قەرارماندا لەسەرەوەی کە ئێستا شایانی بڵاوبوونەوەی ئەو بەرهەمە و ئینشاءالله هەموو لایەک گوێبیستی دەبن ئەوەی لە توانای مندا بوو کردم معنەوی مادی بۆ خزمەتکردنی هونەری کوردی تەماشاوانێ دوین دەکەنگی ئۆمێدی بینن سەر شاشێ دەکەن کلیپێتە دروستکەن وڵا ئەوان دەگەڕێتەوە سەر ڤین تیڤ تا چەند با بڵێن کارەکان حاضر دەکە بۆ کلیپکردن و بۆ بڵاوکردنەوە تا من ئەوڕۆ ئەو ئەرکەی لەسەر شانم بوو بەجیم هینا و ئەوڕۆ بەرهەمەکەمان تەسمیمی ڤین تیڤ کرد بە ڕێز کاگڕێبین کە دانیشتیم لێکەوە توانیم بەبێ کەم و کوڕ بەرهەمەکان خۆم ڕادستی وام بکەم ئیتر ئەوەی دەمێنێتەوە لەسەر ئەستۆی ڤین تیڤ تا کەی بڵاوی دەکاتەوە کلی بۆ بەرهەمەکان بەری بەرهەم بێتە بەڵاوکردن تە چه ئۆمژگاریەک هەیە تە چه گازندەك هەیە بۆ خەلکیە بۆ ئەمشین بژین بابەتی کۆپیە بەڵێ وڵا من لێرەوەش و دواتریش لە چەند مقابلەیەکی خۆم لە چاوپێکوتنەکان باسیەوەم کردێکە تکا دەکەم ئەو کەسانی کە گوێ لە مەڕادەگرن هونەرمەندانیان بەگشتی خۆش دەوێت بە خۆیان دوور بگرن لە کۆپیکردن ئەم بۆ هاوکاریەک بۆ هونەرمەندا ئەوانی کە کوالێتی ئیش دەکەن زۆر پەیوەماندی دەبن بە بەرهەمانە بەداخەوە ینی بە سادە و ساکاری چەند با بڵێن چەند سیدێشی لێ کۆپی دەکرێتن حقوقی ئەو هونەرمەندە ئەو جیهەتەی کە بڵاوی دەکاتەوە کە وەکو ڤین تیڤ ڤین پرۆدەکشن مادیبوونێکی زۆر پارێکی زۆر سەرف دەکە بۆی کە بێتەوە دەستی ئەو پار ئەو مادیبوونەی کە هونەرمەندەکە دەیبینی بۆ پشتگیریەک بی بۆ هونەرمەندا هیوادارم داوا لە خەڵک دەکەم داوا لەو کەسان دەکەم کە بە تایبەتی گوێگرن کارە هونەریەکانی خۆیان دوور بگرن لە کۆپیکردن بۆی کە پشتگیریەک بی بۆ هونەرمەندان ئێمە ژۆک و هەموو هونەرمەندانی بیانی هونەرمەندانی غەیرە کورد کە لە ئاستێکی بەرزدان پێویستیان بە هیچ هاوکاری لایەنێک و ئەولایەک نییە با بڵێن هەمویان لەسەر هونەرەکەی خۆیان لەسەر پێوەستاون و ئێمەش هونەرمەندانی کورد خەڵکان گوێگران ژیری لە هونەرمەندانی خۆمان بکەین بۆی کە ئەوانیش بە داهاتی خۆیان بە بەرهەمی خۆیان بژین از بجیم که تی کاری خود که بچی فوتو بگیری چه هزار بو فوتو آتیا دانان تا چه هزار دانه وڵام من شتەکانم هەمووی پەیوەست کردێ بە کاک حوسێن ئەو چیدان هەبی من قوبوڵمە کە دەزانم کەسێکی زۆر هونەرمەندا ئەوە سەریقەی جوانە لە بۆ کارکردن هەر شتێک لە لایوی بیتن ئەو ئامادەی کردی من حاضرم بۆی کە چ جۆرە فۆتۆیە بگری بۆ ئەلبومەکە الفيلم ما كنا مبتني سپاسياتا كما قالت تشتكي بيتو آزادي والله ئەم زۆر سپاسیم بۆ دەکەم هەمیشە خەم خۆر بووینە لە بۆ هونەر و هونەرمەندان لێرەوە چەند جار دێنە هەولێر بۆ ڕاپۆرتێکی بچووک یارە خۆی لە خۆیدا ئەنگۆ ئەو ڕاپۆرتە بچووکە زۆر بە مەزنی دەبینن زۆر بە گەورەی دەیبینن بۆیە ئەوەندە ڕێگا دەبڕن و هیلاک و ماندی دەبن بۆی بێن لە نزیکەوە دیمانە لەگەڵ هونەرمەندان بکەن سپاس بۆ ڤین تیڤ کەناڵەکە توانیتی خزمەت بە هونەر و هونەرمەندان بکە ئینشاءڵڵا لە داهاتوودا
زیاتر سەرکەوتو دەبی ئەو کەناڵە و تەمەنای ئەوە دەکەم بێ کێشە و گرفتن.